بۆچی دەنگۆیەوە بڵاوکرایەوە بافڵ تاڵەبانی کوردستان جێدەهێڵێت؟ نوێترین داواکاری تورکیا لە یەکێتی چییە و بۆچی پەیوەندیان ناسایی نابێتەوە؟ ماوەی مانگێکە لە ئاستی جیاجای میدیایی دەنگۆیەوە بڵاو دەکرێتەوە داوا لە بافڵ تاڵەبانی کراوە کوردستان بۆ ماوەیەک جێبهێڵێت، بەڵام تا ئێستا زانیاری ورد لەسەر بابەتەکە نییە. ئەوەی زیاتر و باسی گەرم کرد پەیامی بافڵ تاڵەبانی بوو کە لە ساڵیادی حیزبەکەی وتی دڵنیاتان دەکەمەوە کوردستان جێناهێڵم و لەناوتان دەمێنمەوە. بەشێک لە چاودێران پێیان وایە داواکاری چوونە دەرەوەی بافڵ تاڵەبانی بەهۆی هەڕەشەکانی ئەم دوایەی تورکیا و هاکان فیدان بووە لە ناوبراو. بەشێک لە سەرکردەکانی حیزبەکە پێیان وایە پێویستە هەڕەشەکان بەجددی وەرگیرێت و ماوەیەک بافڵ تاڵەبانی لە دەرەوەی وڵات حیزبەکەی بەڕێوە ببات. لەم بارەیەوە مەحمەد گالیب ئەنساریۆغلۆ پەرلەمانتاری ئاک پارتی لە پەرلەمانی تورکیا لەبارەی کێشەی وڵاتەکەی لەگەڵ یەکێتی ڕاگەیاندووە. هەنگاوەکانی یەکێتی بەدڵی تورکیا نەبوون، هێشتا یەکێتی لە گەریلا دوور نەکەوتۆتەوە و بەردەوام هاوکاری دەکات. ئەوەشی وتووە تورکیا داوای هاوکاری لە یەکێتی نەکردووە، بەڵکو تەنها داوا دەکات یەکێتی هاوکاری گەریلا نەکات. مەحمەد گالیب ئەنساریۆغلۆ ئاشکرا کردو قوبا تاڵەبانی لە حکوومەتدایە و تورکیا کێشەی لەگەڵ قوبا تاڵەبانی و حکوومەتی کوردستان نییە، بەڵکو کێشەی لەگەڵ بافڵ تاڵەبانیدایە کە ئاراستە دەکرێت و هاوکاری گەریلا دەکات. لە ماوەی ڕابردوو قوبا تاڵەبانی چەند هەوڵێکی دیپلۆماسی بۆ چارەسەرکردنی کێشەی حیزبەکەی لەگەڵ تورکیادا داوە، بەڵام بێئاکام بووە. هەفتەی ڕابردووش جارێکی تر تورکیا گەمارەی سەرفڕۆکەخانەی سلێمانی درێژ کردەوە.